کۆمەڵێک ڕێکارن کە ئەمانە پێویستە لە ڕاستیە دەستگاه حکوومیەکان ئەمانە لە بەرچاو بگرن بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژەیە کە بەهۆی پەتاکەوە توندوتیژی و نایەکسانی جێندەری لە نێوان ژن و پیاوە لە کۆمەڵگەیە زیادیگرێت کە لەو خاڵانە جەختکردنەوە لەسەر هێشتنەوە بەردەوامی هێڵی گەرم بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ ژنانی کە ڕۆبەڕووی توندوتیژیە بنەوە واتە ئەو دەستگاهانەی کە تایبەتمەندن بە بوارە ئەبێ جەختیان لەسەرەوە بێتەوە کارانتینەوە لە کاتی داخستنەکانیشە یان ئەو هێڵە بمێنێتەوە. ئێمە ئەم دیالۆگەمان ڕێکخستووەک و ڕێکخراوی PDO ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان دیالۆگی کە سەبارەت بە دۆخی ژنان لە سەردەمی کۆرۆنا خۆتان نەزانن کە ئەم پەدا سەری هەڵدا تووشی کەرەنتینە بووین ژنان و پیاوان هەمووی پێکەوە لە ماڵەوە بوون دۆخەکە بۆ ژنان تۆزێ قورستر بوو چونکە خۆ دەزانی کە ئەم دوو ڕەگەزە پێکەوە 24 ساعت پێکەوە لە ماڵەکە بن کێشەکان و کەیسەکان زیاتر دەکات و کەم ئاستەنگی بۆ ژنان دروستەکاتە نەڕێگەی دەرچوونیان هەیە و بێ لە ماڵیشەوە بن کە ئەمە لەوانەیە هەم بەرامبەر ڕەگەزی بەرامبەریان دەستدرێژی بکاتە سەریان و یان توندوتیژیان بەرامبەر بکات کە مەخۆی هەم حاڵەتێکی نەگونجاوە و هەم توانی ئەوەشیان نییە کە بڕۆنە دەرەوە یان مافی خۆیان وەربگرن لە محکەمەکان داخراوە پارێزەرەکان ئیش ناکەن ڕێکخراوەکان ناتوانن خزمەتگوزارەکانی خۆیان باشی بگەێنن سیمینارەکان نەماوە کە هۆشیاری و چۆن تەعامل بکەن لەگەڵ ئەم بارودۆخی کە تێکەوتون بۆ ئێمە ئامانجی سەرەکیمان لەم دیالۆگە ئەوەیە کە بەڕێوەبەری فەرمانگە حکوومیەکان ڕێگە چارێکە نێوان خۆیان بدۆزنەوە کە چۆن ئەمە چارەسەر بکەن. ئێمە ئەمڕۆ ئەم کۆنفرانسەمان ساز کرد بە ئامادەبوونی هەموو بەڕێوەبەرایەتیەکان لە گەرمیان کە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیەکان بوو ئەم کۆنفرانسە ئامانجمان ئەوە بوو ئێمە لە کەرەنتینەی پێشوە لەبەرەوەی حاڵەتەکە کتوپڕ بوو ئەو ژنانەی کە ڕوبەرووی توندوتیژی ئەبوونەوە لە ناو خێزانەکانە لەبەر ئەوەی هەموو لایەنە حکوومیەکان و هەموو ڕێکخراوەکان داخرابوون و لە کەرەنتینەیە بوونیان ئەزانی لە کاتی ڕوودانی کێشەی ڕووبکەنەکوێ و هانا بۆ کوێبەرن ئێمە ئەمڕۆ ئەم کۆنفرانسەمان ساز کردووە بە ئامانجی ئەوەی میکانیزمێک سیستەمێک دابنین بۆ ئەوەی کە ئەگەر لە داهاتووە کەرەنتینە دەستی پێکردەوە ئێمە چۆن بتوانین بەهانای ئەو ژنانەوە بچین کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێت لە ناو خێزانەکانە و لە کۆمەڵگەیە بەگشتی سەر و چوار مناڵیان هەیە ئەمە بۆ خۆی لە ڕووی ئابووری و لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی خوێندنەوە تەسیر لەو خێزانە و لە کۆمەلگاکەشەکان مناڵی زۆر دواکەوتن بە دوای خۆیان ئێمە نەتەوەیەکی کەمینەی لە عێراق ئەمە ڕای خۆمان بە زۆرکردنی ژمارەی منداڵ پێشی ئەرەم نادەین و بابزانین شیعاوی ئێمە بە ساڵێک توانین مناڵ دروستکە ئەوان بە 2 مانگەی کرد لەبەرەوە ئەمە بیر لەوە بکەینەوە بۆی کوالیتی حیات بەرز بێتەوە بۆ ئەو ژنەی ئەو ئافرەتە صحەتی باش بێت معقول نییە دوێنێ یەکێ لە فزیشکەکان پێیان وتم ئافرەتێکەیە ماوالیدی 2000 مناڵی هەشتەمی بووە. گرنگی زۆری ئەم جۆرە کۆنفرانسانە بە تایبەتی لە سەردەمی ئەم کۆرۆنایە بۆ بەرچاوڕوونیە کە دەربارەی مەترسی بارودۆخەکە هەروەها هوشیارکردنەوەی ئەم خەڵکانە و زیاتر بەشداربوونی زۆربەی زۆری خەڵک بۆ ئەوی بتوانن زیاتر لە مەترسی بارودۆخەکە تێبکەن چۆنی بتوانن خۆیان بپارێزن هەروەها چۆن بەردەوام بن لەوەی کە بۆ جاری داهاتوو ئەگەر ئەم کۆرۆنا دووبارە بوویەوە ئەم ڤایرۆسا بتوان چۆن پارێزگاری لە خۆیان بکەن. لە کۆمەڵگەی پیاوسالاریا زۆربەی زۆری ئەو جێگانەی کە بەرکەوتن و هاتوچۆ دەرچوونیان هەبێ پیاوانە هەروەها توانم بڵێم ئەم جۆرە کۆنفرانسانە کە تایبەت بێت بە بارودۆخی ژنان بۆ زیاتر بەرچاوڕوونیەکە لەوەی کە ئافرەتانیش بتوانن دەرچوونیان هەبێ هەروەها بتوانن ڕۆڵ و گرنگی خۆیان لە کۆمەڵگا بزانن.